بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على أشرف خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. يا رب خوايا لد بارين وباسم عظم قدمنا وزوانا كان خود يا رب خوايا إيشو كان من آسان بكي يا رب خوايا جنزلا وكان من باشترين بروسي هاو سرجيريان بقسمت بكي ببنا جنو ميردي سركوتوي دنيا وقيامة إن شاء الله. بەڕێزان و خۆشەویستان لە زنجیرەی ڕابردوو باسی بنەماکانی هەڵبژاردننی هاوسەرمان کرد. لەو زنجیرەی ئەوڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێز کە زنجیرەی چوارەمە باسی پێش هاوسەرگیری زۆر باش بیر بکەنەوە دواتر هەرزوو جیامە بنەوە. لۆ ئەو خاڵە کە زۆر میمە یعنی پێش هاوسەرگیری بیرکردنەوە یعنی بیرکردنەوە لێرە مەبەست پێێت یعنی دەڵێ گەر دەتەوێت ژیرانە هاوسەرگیری بکەیت ئەوە لەگەڵ هاوشانی خۆتدا هاوسەرگیری بکە. لە شەریعەتی ئیسلام خوای گەورە سوبحانەهو وتەعالا مرۆڤەکانی کە خەڵق کردووە ئەو مرۆڤانە وەکو پێغەمبەری خوا لە فەرمودەیەک صلی الله عليه وسلم دەفەرموێ الأرواح جنود مجندة. ڕوحەکانی ئینسان هەندێکیان جنود مجندة وەکو سەربازێکی ڕێکخراوی ڕێک یعنی لێک سەف ڕاوەستابن هەمویان لێک ئازبن هەندێک مرۆڤەکان ئاوا دەگەنەوە یەکتر. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فما تعارف ائتلف. ئەو ڕوحانەی ئەو کەسانەی کەوا ئاشنان بە یەکتر حەزیان بە طەبیعەتی یەکترە ائتلف لەگە یەکتر دەگونجێن فما تناكر اختلف. بەڵام ئەو طەبع ئەو کەسانی کەوا کەیفیان بە یەکتر نایێ ئەو کەسانی کەوا ئاشنانین بە یەکتر ئەو کەسانی هەندێک خوو ڕەوشتیان بە دڵی یەکتر نییە اختلفە دائیمەن ڕاجیاوازی و کێشە دەکەوتە بەینیان. چەند جوانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی مرۆڤەکان دەکا بەگشتی ئەوە کەسێک ئەگەر لەگەیەکەچی برادربی پێکەوە بن ئەدی چ جای ئەوەی کەوا دوو هاوسەر ژن و پیاوەک بە بەردەوام لەگە یەکتر دان چەند پێویستە ئەوانە ئیئتیلاف و لە یەک نزیک بوونەوەیان لەگەڵ یەکتر بیتن. چەند مهمە یەکتر بناسن چەند مهمە ئاشنا بن نزیک بن لە طەبعیان لە هەڵسوکەوتیان لە هەموو هەستان و دانیشتێکیان. برا بەڕێزەکان خۆشەویستان لە شەریعەتی ئیسلام خاڵێک زۆر گرنگە. ئەوی چییە؟ پێش هاوسەرگیری کوڕ و کچەک بەر لەوەی مارەیان ببڕدرێ ئەو کوڕ و کچە حەقەتی شەرعی خۆیتیان بە تەواوەتی یەکتر ببینن بە تەواوەتی لە یەکتر نزیک بنەوە بە تەواوەتی قسە لەگە یەکتر بکەن. ئەوە شەرعی ئیسلامە. جابر دەفەرموێ ئافرەتەکەم هینا گوتم یا رسول الله صلى الله عليه وسلم تزوجت ئافرەتەکەم مارە بڕیە. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی ئەی جابر هل نظرت إليها سەیرت کردیە بە تەواوی ئەو ئافتەی ببینی؟ قال لا. گوتم ناوەڵێ یا رسول الله نەمتانە ببینم. پێغەمبەر فەرمووی صلى الله عليه وسلم انظر إليها سەیری بکە بڕۆ بیبینە ئەو ئافرەتە لۆ فإنه أحرى أن يؤدم بينكما. أو سير كنو بينيني تولا بو أو آفرتا كبطاطي أقرد ديجريو بطاطي دكوت ناو دلت أحرى واتأجدر أو لا ترو شايس تترى كتمانة دونو دريج لقى يكتب بنصر تمشابكا تنميهما لو اللي ردا خوشكو براني برز أوي كزوزو مهمة بيش هاو سرجيري إنسان براستي زۆر مهمة بیر لەو خاڵی بکاتەوە زۆر باش بیر بکەنەوە لە حاڵ و باری یەکتر. یعنی ئەو کوڕ و کچەی کەوا دەبنە هاوسەرگیری یەکتر لۆیە لەگەر کوڕێک دەبی بزانن لێکتر نزیکن دەبی بزانن ئایا بیر بکەنەوە لە حاڵ و باری ئەو کوڕە. لۆیە هەندێک خاڵ هەیە زۆر مهمە. کوڕێک دەستە داخوازی کچێک هەرچی هەیتت
لطبع لخوڕەوشت لە مەسائیلی دارایی لەو بابەتانە هەمووی بخە بەردەستی ئەو ئافرەتەی کە دەیتەوە بیری ئەو خوشکە بەڕێزەش هەرچی هەیتی لە طبع لە خوڕەوشت لە مەسائیلی کە هەمووی با لە بۆ کوڕەکەی باز بکە حەزی بە چییە ڕقی لە چییە ئەو خاڵانە بەڕاستی خاڵی زۆر مهمە لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بۆمان دیاری دەکا کوڕێک دەستت خوازبینی کچێک چوار شتی لەبەر چاوە پێغەمبەری خوا دەفەرمێت تونکەح المەرأة لأربع ئەوی چییە طبعی ئینسان وایە گەنج حەز بە جوانی دەکا حەقی خۆشیتی مافی خۆیەتی کچ حەز دەکا کوڕێکی قۆزی ڕێکی باش بستە خوازبینی حەقی شەرعی خۆیەتی لۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم تنكح المرأة لأربع گەنجێک دەسێتە خوازبینی کچێک لەبەر چار مەبەست لجەمالیها یەکەمیشن لەبەر چاوی ئینسانی گەنج لەو تەمەنێکەوە هاوسەری هەردەبژێری حەز بە جوانی دەکا ئللا دەرێت جوانی حەقی خۆیتی وەلی مالیها دووەم خاڵ لەبە ماڵەکەیتی دەرێ وەڵی مەعاشخۆر بی ئەگەر پولدار بی ئەگەر ئافرەتەکی لە بنەماڵەکەیان دەوڵەمەند بی ئەو ئافرەتەکی سەخی تەبیعەت دەبێتن لۆ من خۆشترە باشترە جاری وان یان ئەگە مەعاشخۆر بی هاوکاریم دەکاتن وەلی حەسەبیها و نەسەبیها بنەماڵەیەکی دیار بن چارەمیشت پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم وەلی دینیها و ئافرەتێکی دیندار بی اینجا پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم کاکە ڕەچاوی جوانی بکە ڕەچاوی ماڵەکەی بکە ڕەچاوی بنەماڵەی بکە بەڵام دینت لەبیر نەچی فەظفەر بذاتی الدین ئەو ئافرەتە هەڵبژێرە کە خاوەنی دینە تەری بەدیەداک دەستت لە خێر و بەرەکەت و ڕەحمەتی خوا گیر دەبیتن چەند جوانە لۆیە بەڕێزان و خۆشەویستان گەنج و لاوەکان بەڕاستی زۆر مهمە ئینسان ئەو ئافرەتە هەڵبژێری کەوا بە دڵی خۆیتی پڕ بە دڵی خۆیتی بیر بکەوە لە دوا ڕۆژ لۆیە ئەو خاڵێک کە زۆر مهمە گەنجەک بەر لەوەی پرۆسەی هاوسەرگیری دەکا بەس تەمەشە ئێرە مەکە بیر بکەوە ئەو پاش ساڵیشتر ئەتوو پاش ڕەنگە دوو مانجیکە مانگەیشتر هەفتەیەشتر دوو هەفتەیتر ئەو ئافرەتەی دەگۆزیەوە ئەنگۆ دەبنە لە یەک ماڵ دەژین لە یەک غورفە دەژین بزانن لەگە یەکتر دەبن زۆر بەریو کەوتەتان لەگە یەکتر دەبی لە ناو یەک جێ و بالینگاندا بە یەکەوە دەنوون لە ناو یەک غورفەدا دەژین بزانە هیچ کەسێک نییە بە هاوارت بێ داکت باوکت خوشک و برات چ کچەکە چ کوڕەکە چ ئافرەتەکە ئەوەی بە کەلکی یەکتر دێ ئەو ژن و پیاوەیە لۆیە زۆر مهمە خاڵێشتی زۆر مهمە بتانی زۆر دوور تەمەشا بکە کێشەتان دەبی گرفتان دەبی ناخۆشیەک دەبی خێزانەکەت نەخۆش دەبی پیاوەکەت نەخۆش دەبی کو بەیەکەوە باری سەختی یەکتر هەڵبگرن زۆر مهمە ئینجا بیر بکەوە لە دوای ساڵێک بیر بکەوە احتیمال ئەگە خوای گەورە قەدەری لەسەر ئەوە بی منداڵتان دەبی کە منداڵت بوو ئەو ئافرەتە کاتێک کە دووجیان دەبی باری قڕز دەبی طەبیعەتی دەگۆڕێ قیچەک بەڕاستی گۆڕانکاری لە هەموو پێکهاتەکانی لەشی لایەنی معنەوی و لایەنی جەستەی دروست دەبیتن دەبی پیاو ئەوەی لە بەرچاو بی ئەو ئافرەتەش ئەو ڕۆژەی لە بەرچاو بی بیر بکەوە دوای 3 ساڵ 4 ساڵیکە دوسێ دەبنە خاوەنی دوسێ منداڵ بیر بکەوە دوای 5 ساڵیکە دەبی لە ماڵی باوکت دەربچی بچیە خانی خۆت ئەوانە هەمووی پێشهاتە لە پێشت حسابی کرێخانیەکەی حسابی پەروەردەی منداڵەکەت هەموو ئەوانە بینە بەرچاوت ئینجا ئەو پیاوە بڵێ بزانی ئەو ئافتە لەو ئاستەیە و ئەو ئافتە تەمەشەی پیاوەکەی کە دەزانی ئیداری ماڵ و منداڵی خۆی بکە یان نا بەڵێ لۆیە بەڕێزان و خۆشەویستان ئەو خاڵی بیدایەت کە دەڵێ هاوسەرگیری پێش هاوسەرگیری زۆر دوور و قۆڵ ئینسان بیر بکاتەوە برا بەڕێزەکان خۆشەویستان یعنی بزانە بەختەوەری هاوسەران لە چیدایە دەزانی واللهی لە سەرەتای هەڵبژاردننی ئەو کچ و کوڕەدایە لە بیدایەتی پێش پرۆسی هاوسەرگیری ئەگە سەرەتاییەکەی ڕێک بوو
طبعا كأمدن الريكو بيتي سنتها يكيتيا يكميشة خوشكو برا بريزا كان أجر بختوري دنيا وقيامة الدوي أجر بركتي خوات دوي خواي قولة برحمته بركتي خوي لقلد بي رزقة فراوان بي قناح تامانا مكان لقل خواي قولة دوز بن لصبنا ماي شريعتي إسلام بأوها وسرجيريا أنزام دري بزغان خواي قولة سبحانه وتعالى تون دروي خير ورحمة اللي دكاتوا خواي قولة وعد بليدي دايا خواي قولة دفرموه وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم دفرموه خواي قولة با بروسيها وسرجيري أنزام بدين تلبو كتكان تلبو كركان لبندتاك كان إن زاق كنيزنا يام بندنا كويلنا همو أوانا بحقي وما في خويتيان كو بروسي هاوس الجيري أنزام بدن إن يكونوا فقراء أجر أوانا فقيرا دسكوتا ناطاني كرك جنبيني يغنيهم فسوف يغنيهم الله من فضله خواي يقول لدهاتوك إن لدهاتو دا خواي يقول لفضلو بخشش ومهرباني خوي دولة من دي عندك كيني اگر اتو دوستي خواي بي كيني اگر اتو دور بي لشريعات لو سرتاي هاو سرجيريكت با بابن بي بقرآن بسنة پیغمبر صلى الله عليه وسلم لشريعتي اسلام لا مدى خواي يقول سركوتو دكا خواي يقول بختور الدكا هول بدا سرتاي دا مزراندني او كوشكي كوا داي دا مزريني لسربنا ماي شرعي خواي يقول بي سبحانه وتعالى لو بريزان خوشويستان زور بنما هيا لسنتاي هل بجاردني كتانو قران لبو يكتن لسنتاي هل بجاردن عندك خال هيا زور جرينجا رتاو بكري خالي يكام كزوزور مهمة كزوزور براستي جرينجا اويش استخارة يعني كاتك كرك كتك هل دبجيري كتك كرك هل دبجيري برز بخواي بك بخوا سبحانه وتعالى زاني كابراك دري تون برز بخواي بك پیغمبري خوا صلى الله عليه وسلم سنته زيريني زور زواني لبو اي مدانا ايتيا پیغمبر ده فرمي صلى الله عليه وسلم اذا هم احدكم بامري اگر كسق لايوه ويستكاري جرين بكا كارو كدويتي زور جرينجو بيويستي هاتا بيش نازاني خيري تدايان شر ليديارنيا پیغمبر دفر فليركع ركعتين بادور كعد يجبك كبيدة وتر الصلاة الاستخارة بزانا هل بجاردي او كارا برز بچيدا كي بخوا پیغمبر دفر بعد زوجك بشوا دور كعد يجبك كدور كعد كد يجك كالسلام الدعوة لباس سلام دانوا دري اي خواجان استخيرك داواي هل بجاردي او كارا لتودك تشيهاني خير له هل بجيري واستقدرك بقدرتك داواي هيزو تواناي خوت اللي دكم لو كاري كسر كوتوبم فإنك تعلم ولا أعلم هر أتوزاناي أمن هيز نازانم أو تدري أي خواجان أجر أو كارا أو زواجا أو كريكا تدا خوازم أجر آفرتا أو آفرتك أمن دمي بيهين مبيكم بخيزاني خوم خيري تدا لبو استاب لوداتو لبو دنيا لبو دوار روجم لبو همو جيانب يا ربي خواه خيري تيبكو آساني بكا اگر خيري تيدا خواه جيان اگر او بروسي هاوس الجيريا كأمن ديكا شري تيدا لبو استام لو داتم لو دنيام لو دوار روجم لو همو جيانم يا ربي خواه لبرتساوي لادو شتيشي باشترم لبو قربو بكوا او دعايك طبعا كتاب لكتابي حسن المسلم لكتابة كاني فرمودا حتى اوانيك لا تبا شابكي للسوشيال ميديا لزور شوينا ليبدا دداتي او نيجا زور جرينجا خالد وم بو سر كوتوبوني هاوسر او لدواي استخارة استشارة امامي علي دفرمي ما خاب من استخار وما ما ندم من استخار وما خاب من استشار او كسي كوا استخار بك زردناك و كسي برسو راويش بدور بري خوي دكا او كسا هرجيس بشيمان نابتوا لو كاري انزامي ددا لويا جير رابك لقوركان برسو رابك بعائلكات برسو رابك بدوستو برادر ديزي كانت عندك زاري واحد دبيني مثلا برسو را كردت دبي باهلي خبره بكي
لو نمونا ئەتو بێی پرس بکەی بە کەسێک نەزانی هیچ ئاگاداری و عائیلەی نەبی چی ئیسفادەیەوە دەبی بێی مەسەلەن لەو ئافرەتی دەکۆڵیەوە لە شوێنی خۆی لە کولیەیە لە مەعهەدیە لە جیرانەکانیتی لە خزمەتی نێزیچتی ئەو کەسەشکەوە پرسی پێ دەکرێ دەبی بە ئەمانەتەوە وەڵامت بدات و نابی برێ گوناحە با لێی تێک نەچی نا خاڵە چاکەکانی 1 2 3 هەمووی دەڵێم بەڵام ئەو سیفەتیشی هەیە بە هەمان شێوەش بنەماڵەی کچە دەبی لەو کوڕەی بپێسنەوە خاڵێشتر کە زۆر میمە لۆ هەڵبژاردننی هاوسەران لە بۆ یەکتر ئەوەی کە زۆر میمە بەڕاستی هەڵبژاردننی ئەو ڕەچاوکردنی مەسائیلی دینە یعنی ئینسان بەڕاستی دینداری خاڵی دین هەوێنی سەرکەوتووی و سەربەرزی و سەرفرازی دنیا و قیامەتە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی فەظفەر بذاتی الدین تەریبەت یەداک دەست بەو ئافرەتە بگرە کە خاوەنی دینە دەست لە خێر و بێر و بەرەکەتوی دنیا و قیامەت گیر دەبیتن خاڵێشتر کە زۆر میمە برا بەڕێزەکان خاڵی کۆتایی ئەویش ئەوەیە هەڵبژاردننی ئافرەت و هەڵبژاردننی کوڕێک دەبی لەسەر بنەمای خۆشەویستی بیتن معنای چییە یعنی زۆر جاریوە کابرا دێتن ئافرەتە چی دەینی بەدلیشی نییە زاری وایە لە بەزەختی داچی لە بەزەختی بابی یان ئەو ئافتە درێ وڵی کوڕەکەم بەدڵ نییە بەس ئەگەس یەندەک و کەسێکی تر نێتە داخوازیم لەو گۆڕی بمینمەوە و تەمەنم بەسەر بچیتەن بە ناچاری نە دەبی کوڕ و کز لەگە یەکتر بەڕاستی خۆیان یەکلا بکەنەوە یعنی گرنگترین شتیش ئەوەیەکەوە بەڕاستی بە ئەو پەڕی حەز و ئارەز و خۆشەویستی خۆیان لە بۆ یەکتر هەڵبژێرن و ببن بە هاوسەری یەکتر ومێدەوارین خوای گەورە ئافرەتی چاک بە قسمەت کوڕەکانمان بکە و پیاوی گەنجی بەڕێز و دیندار بە قسمەت خوشکەکانمان بکە ومێدەوارین خوای گەورە عاقبەت خێرمان بکە خوای گەورە پرۆسەی هاوسەرگیری ئاسان بکە لە بۆ کوڕان و کچانمان وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين